لە ڕۆژئاوای کوردستان و لە شارۆچکەی دێرک و نەخۆشخانەی ئەم شارە منداڵێکی تەنیا کەس ناوی نازانێت لە چیای شەنگالەوە کاتێک هەزاران ئێزدی لە ترسی هێرشەکانی داعش ڕایان ئەکرد لەلایەن یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەوە دۆزراوەتەوە. کەس ئاگاداری چارەنووسی دایک و باوکی نەبوو. پزیشکەکانی ئێرە ئەڵێن ماوەیەکی زۆر مانەوە لەژێر خۆرەتاوی بیابانی چیای شەنگال بینایی لەو منداڵە سندبوو. لەوێ ناوی لێنرابوو ڕۆژ. جگە لە لەدەستدانی بینایی نەیدەتوانی قسەش بکات و تەنانەت بژجوڵێت. کەس نەیدەزانی ئایا دایک و باوکی بەدیل کراون یان کوژراون یان لەو باردۆخە دشوارەدا جێیان هێشتووە. برسێتی و تینوێتی و خۆری بەتین هەموو لەشی ڕۆژی وش کردبووەوە. بانگەوازی پزیشکەکانی نەخۆشخانەی دێرک بۆ بەهانە هاتنی ڕۆژ هیچ وەڵامێکی لەلایەن مرۆڤدۆستانەوە نەبوو. هەر بۆیە خۆری ژیانی ڕۆژ جارێکی تر هەڵنەهات، چونکە پێیان ڕاگەیاندین ڕۆژ دواساتەکانی ژیانی بەبێ یارمەتی هیچ لایەنێکی مرۆیی و بەبێ پرسینەوە لە دۆخی لە نەخۆشخانەی دێرک کۆچی دوایی کرد و بوو بە سیمبۆلی سەدان منداڵی کوردی ئاوارە و دنیایەکی جێهێشت کە ڕووناکی لە ئەو سندبووەوە.